لە هەرێمی کوردستان 12 ساڵە بابەتی موچە بە هەموو ڕەهەندەکانیەوە بووەتە یەکێک لە گرنگترین کێشەکانی ژیانی هاوڵاتیان، بە تایبەتی موچەخۆران و خانەنشینان کە ژیانیان بە تەواوی بە موچەوە بەستراوەتەوە. لەگەڵ هەموو ئەو گرفتانەشدا هەر کاتێک حکوومەت موچە دابەش دەکات، دەسەڵات و میدیای دەستی دووی هەوڵ دەدەن ئەو پرۆسەیە وەک دەستکەوتێکی گەورە و منەتێک نیشان بدەن. لە کاتێکدا موچە مافێکی یاسایی و ئاسایی موچەخۆر و فەرمانبەرە و هیچ چاکە و منەتێکی تێدا نییە. لەم دوو ڕۆژەدا کە سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان لە بەغداد بوو، میدیای بندیوار و دەسەڵات هاتوو هاوار و هەڵایەکی گەورەی لەسەر دابەشکردنی موچەی مانگی 5 بەر لە جەژنی قوربان دروست کرد و وەکو دەستکەوت و ئیمتیازێکی گەورە بە موچەخۆری فرۆشتەوە. لە کاتێکدا موچەخۆری فیدراڵ بەبێ هیچ هەڵا و ژاوەژاوێک بەر لە جەژن موچە وەردەگرێت و هیچ کەسیش منەتی بەسەردا ناکات. جگەلەوەش موچەی هەرێم ئەگەر بەر لە جەژنیش دابەش بکرێت، لانی کەمی مافی موچەخۆر خۆیەتی و هیچ بەخشش و ئیمتیازێکی تێدا نییە. زۆرێک لە موچەخۆران دەڵێن ئەو شێوازە مامەڵەکردنە کاریگەری دەرونی و کۆمەڵایەتی خراپی هەیە، چونکە فەرمانبەران و موچەخۆران هەست دەکەن مافە سەرەتاییەکانیان گۆڕاوە بۆ ئامرازی فشار و بانگەشەی سیاسی. فەرمانبەران و موچەخۆران کە ساڵانێک لە کەرتی گشتیدا خزمەتیان کردووە و موچە مافی بەرامبەر ئەرکی خۆیانە، کاتێک دوا دەخرێت و دواتر بە منەتەوە پێیان دەدرێت، ئەوە خۆی لە خۆیدا بێڕێزیە پێیان. شارەزایانی ئابووری و یاسایی پێیان وایە حکوومەت پێویستە لە دابەشکردنی موچەدا پابەندی یاسا بێت و ئەو بابەتە لە ململانەی سیاسی دوور بخاتەوە. ئەرکی هەر حکوومەتێکیشە موچەی کارمەندانی خۆی لە کاتی خۆیدا بدات، چونکەوە بەشێکە لە گرێبەستی نێوان فەرمانبەر و دامەزراوەی حکومی. جێی وەبیرهێنانەوەیە دواکەوتن و فەوتانی موچە و قەیرانی دروستکراوی دارایی بە درێژایی 12 ساڵ بووەتە هۆی قەرزاربوونی زۆرێک لە خێزانەکان و دابەزینی ئاستی گوزەرانیان و تێکدانی پلانی ژیانیان، بە تایبەت کە ئەم کێشەیە هاوکاتە لەگەڵ بەرزبوونەوەی نرخ و سەختبوونی ژیان. بەردەوامبوونی ئەو شێوازەش لە مامەڵەکردن لەگەڵ موچەخۆران متمانەی هاوڵاتیان بە دامەزراوەکانی حکوومەت ئەوەندەی دیکە کە هەیە لاواز دەکات. بۆیە تا کاتێک موچە وەک ئامرازێکی فشار یان بابەتی منەت بەکار بهێنرێت، ناتوانرێت پەیوەندیەکی تەندروست لە نێوان حکوومەت و هاوڵاتی بنیاد بنرێت.